بەشێکی زۆر لەو عەرەبە هاوردانەی کە دوای ڕوخانی بەعس و لە چوارچێوەی مادەی 140 دەستوری عێراقدا قەرەبوو کرانەوە و کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانیان جێهێشت لە دوای 16 ئۆکتۆبەر و نەمانی هێزی کوردی لەو ناوچانە جارێکی تر گەڕاونەتەوە. ئەمەش کوردەکانی نیگەران کردووە و بە ئیفلیچکردنی مادەی 140 لێی دەڕوانن. ئێمە نەقدمان کردووە ڕخنەمان لێگرتووە لە لای ئێمە وەکو مادە 140 قبول نییە. ئێمە لە نامەیەکی کراوەیە کە نردومانە بۆ سەرۆک کۆمار و بەڕێز حەیدەر عەبادی و سەلیم جوبوری باسی ئەوەمان کردووە کۆمەڵی خەڵکی عەشایری کۆن لە مەنتقەی دەبس گەڕاونەتەوە. ئەوانە هەمووی تەعویزیان وەرگرتووە، بەڵام لەبەر ئەوەی حکوومەت نییە لە مۆزعەیە شۆن نییە. حکوومەتەکەی کە ئێستا هەیە عەرەبێک ئیدارەی ئەدا، ئەوش دەسەڵاتی زۆر کەمە، بۆیە ئیستیغلالی ئەو بابەتیان کردووە و هاتوونەتەوە. ئێمە ڕێی خۆمان داوە و نووسراوشمان کردووە، سەرووی خۆمان ئاگدار کردوێتەوە ئەوە کە مەقبوڵ نییە ئەو هاتنەوەی. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزێکی عەرەبی سوننە لە ناوچەی سەرگەڕانی سەربەقەزای دووبس هەڕەشەیان لەو خێزانە کوردانە کردووە کە دوای ڕوخانی ڕژێمی بەعس گەڕاونەتەوە بۆ ناوچەکانیان و داوایان لێ کردوون لە ماوەی 72 کاتژمێردا بار بکەن. هەروەها دەیان خێزانی تری عەرەبیش لە ناوچەکانی ترەوە بۆ کەرکووک و گوندەکانی دەوروبەری قەزای خورمات و گەڕاونەتەوە. دیارە خۆتان نەزان لە ماوەی ڕابردوودا ئەو عەرەب هاوردانی کرد لە ناوچەدا بڕێوەکان بوون بە تایبەت لە کەرکووک گەڕانەوە جێگای خۆیان و قەرەبوو کرانەوە. بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکوومەتی عێراقی پەنای بردووەتە سەر ئەوەی ئەو عەرەب هاوردانە دیسان بگەڕێتە کەرکووک و ناوچەدا بنراوەکان. نزیکەی 500 خێزانی تری عەرەبی سوننەش لە بەعقوبەوە بۆ ناحیەی جەلەولای سەربەقەزای خانەقین گەڕاونەتەوە. طبعا ئەوەیە کە 140 عەرەبەکان کە چوون دوای حکوومەت هاوردانە دووە خانەقین، هەموو خانەقین لە منتەقەی خانەقین هەیە. ئێستا هەمانە لە خانەقین هەیە، ماڵیان وەرگرت، ماڵیان سند، عرازیان وەرگردووە، بە پارە سندن و بە تەئیسەکەنیان هەیە لەم لا دانیشتونە هەموو عەرەبەکان. لە مادەی 140 دەستوری عێراقدا چارەسەر بۆ کێشەی ناوچە کێشە لەسەرەکان دانراوە. بەپێی ئەو مادە دەستوریە دەبێت ئەو عەرەبانەی کاتی خۆی بەعس هاوردونیەتە ناوچە کێشە لەسەرەکان قەرەبوو بکرێنەوە و بگەڕێنەوە بۆ ناوچەکانی پێشووتریان. لەو چوارچێوەیەشدا ژمارەیەکی زۆر خێزانی کورد و عەرەب قەرەبوو کراونەتەوە. بەڵام لە ئێستادا دۆخەکە پێچەوانە بۆتەوە و جارێکی تر عەرەب بۆ ئەو ناوچانە دەگەڕێنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.